ئەمڕۆ ڕێکخراوی دەستی هاوکاری سەردانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕواندزی کرد بە هەماهەنگی ڕێکخراوی ڕاهێن لە ڕواندز کە 900 دەمامچی جۆرا و جۆر ڕەنگاوڕەنگ پێشکەشی بە قوتابیەکانی قۆناغی بنەڕەتی پۆلی یەکەم و دووەمی بنەڕەتی کرد جێگەی دەستخۆشینە قوتابیان زۆر پێ دڵخۆش بوون ئەو جۆرە دەمامکانیان دیت و پێ زۆر دڵخۆش بوون و ئەو دەمامکانش دەمامچی ڕەنگاوڕەنگ بوون هیوادارین لە ئایندە بەردەوام بن ئەو ڕێکخراوانە لە هەماهەنگی و هاوکاری منداڵ حەزی بە شتی ڕەنگاوڕەنگ و پاپا و ئەوانە هەیە لەبەرەوە حەزمان کرد ئەگەر ماسکەکان دووبارە بن هەر وەکو خەڵکی کە و گەورەکان لەوانەیە نەبەستن یان گرنگی پێ نەدەن بەس ئەگەر ئەو ڕەنگاوڕەنگ و یان کۆمەڵک پاپاوشتی لەسەر بێتن زواتر تەشجیع دەبن لەوەی ببەستن ماسکەکان. ئێرە دەستی نێ پێڵەن بلێجەم مەسیرە ئەیکن بە مەرەزە و تەڕەکاڵ و شتە مەرەزەکەش بریتێ لە برنج کردومانە بیت ڕۆژی ماوێ بۆ هاوین ئەیکەین ساڵان زوو کانێکمان بوو لێرە کانی ئاوڵ دیوەخانیان پێوت کانی ئاوڵ دیوەخان ڕۆی بەم مەسیرە هەتا ئەو پەرۆتا جاری ئەسفالتەکە ئیکرد بە ئەیان کرد بە مەرەزە گۆخڵیان بۆ گرت ئیتر ئەو گۆخڵە بەسەر یا ئەگەڕا خەڵکەکە خۆی نەیە هاو ساحێبەکەی وانیانە ئەوە ناوی هەیە ئەوە برنجەکەی خاص و ئەوە تامی خۆشە یانە لە برنج زەنجان هێت خەڵک نایسەن ئەو کیلۆی ئەیسە بیان بە 15000 ئەمە 32000 30000 ساڵ چونکە برنجەکەی بۆی خۆشە و تامیشی خۆش و دنگەکانیشی قەوی و وتکەشی کەمە. Наша осень проходит необычно. Мы вышли только после карантина. Сегодня первый раз, поэтому нам все очень радостно, все красиво, все прекрасно. И я думаю, что жизнь идет всегда красиво. И парк Горького прекрасно. Мы здесь очень любим гулять. Мы здесь рядышком живем и часто гуляем. Продолжительная площадка и зоны без тротуарной плитки. Данную осень я решил заняться активно бегом. До этого не занимался, а эта осень прям хорошая, по погоде, теплая. Бывают дожди, конечно, ничего страшного. Пробежал как-то раз 5 километров, 10 и все, и влюбился в бег. Все, приехал сюда, потому что тут дорожки хорошие беговые и лиственный лес. Осенью он преображается. Все бегают там, под ноги смотрят, а ты бежишь, поднял глаза и видишь красоту этого мира. И погода хорошенькая просто.